خۆشەویستان لەو بەهارەیەوە لەخوای گەورە دەپاڕێمەوە کە بەهارەکان لەناو مێژووی کورد و کوردستان هەمووی بە ئازار بووە. چەند ناخۆشیمان بەسەر هاتیە هەر لە بەهارەکان بووە. چیمیا باوەران لە بەهاری بووە، کۆچڕەوی کورد لە بەهاری بووە، زۆربەی شۆڕشەکان و کوشتن و بڕینەکان لە بەهاری بووە. ئەو بەهارەشمان برین و ئازارەکانی برایەکانمان دەبینین لە غەزەی. بەڕاستی متەئەسیرین، بەڕاستی پێمان ناخۆشە، بەڕاستی زوڵمەکی گەورە دەکرێتن. ئەوەی ئەمە دەتوانین بە دوعاەکانمان لەگەر غەزەینا، ئەوەندەی پێمان بکرێت بە ئیمکانیەتی مادی لە ڕێگەی رابطەی مرۆیی، لە ڕێگەی حاجی کاروانیەوە دەنێرین لە بۆ غەزەی. ئەمن زیاتر لە ڕێگەی رابطەی مرۆیی ناردیتم و دۆست و برادەرەکان لە مێهرەبانی تەشجیعم کردینە لە ڕێگەی حاجی کاروانی لە ڕێگەی رابطەی مرۆیی هاوکاریەکانیان بگێنن. خۆشەویستان، خوای گەورە دەبینیتن، خوای گەورە دەرێ ئەمن دەبینم، دەرێ مامەزلومەکان دەبینم و دەرێتە زاڵمەکانیش دەبینم لە بۆ ئەو ڕۆژانەی کە چاو ئەبڵق دەبن، چونکە ئەو دنیاە کورتە. خۆشەویستان، ئەوە جاری یەکەم نییە لە مێژووی ئیسلام ئەو شتەی ڕوودەداتن کە کەسی مەزلوم زاڵم دەیکوژیتن. ئەنگۆ قسەی سومەیە و ئالی یاسرتان بیست، دەزانن سومەیە یەکەم شەهیدی ئیسلامە، دەزانی خەرچی مەکەی بوو، زاڵمەکانی مەکەی کوشتیان بە ناحەق، بەس دەبرەوەندە گوتیان برێ هوبەل هوبەل، ئەویش گوتی ئەحەد ئەحەد. دەزانی یاسر کە ژنەکان لە پێشی کوشت گوتیان ئەتوش برێ هوبەل، گوتی نارێم هوبەل، هەر دەرێم ئەحەد ئەحەد، ئەڵڵا ئەڵڵا. کاتێک ئەوها لەی گوت و کوشتیان، ئەویشان شەهید کرد. یەکەم شەهید و دووەم شەهید لێ کاتی کرا کە خەڵکی شار بوون، کە چەکدار نەبوون، کە پیرێژن و پیرەمێردێک بوون. بەڵام لە هەمان کاتدا گەنجێک تمۆحی دنیای هەبوو کە عەمار بوو. عەمار گوتیان برێ هوبەل، گوتی هوبەل، نەیان کوشت، کە داک و بابیان کوشت. تەسەووەر کە ژیان چەند سەیرە. کاتێک کە پێغەمبەری بینی عەمار گوتی ئەمن ناتوانم تەمەشا چاوت بکەم کە ئەمن ئەوها لەم گوتیە. گوتیم دڵت چ دەرێتن؟ گوتی درم هەر دەرێ ئەڵڵا. گوتی تەواو ئەگەر ئەو جارە شاتنەوە برێ هوبەل. خۆشەویستان، مەقاصد شەریعە پێنج شتە. یەکەمینیان کەلیمەتڵڵاهی هیە العولیایە، مەقاصد شەرعی لێ دین هاتیە. دووەمینیان حفظی ئینسانیە، سێمینیان حفظی عەقلی ئینسانیە، چارەمینیان حفظی مالی ئینسانیە، پێنجەمینیان حفظی نەسلی ئینسانیە. لێ یەکەم شەهیدبوون لە پێناو دین گەورەییە، سەرکەوتنە و دۆڕان نییە. وخوای گەورە باسی ئەسحاب الأخدود دەکاتن، بە پاڵەوان باسییان دەکا. بڕۆن چیرۆکی ئەسحاب الأخدود لە قورئانی بخینەوە. بەڵام لە نەتیجەدا لە دنیا هەمیان مردن، بەڵام خوای گەورە دەرێ پاڵەوانن. ئەهلی غەزە ئەنگۆ پاڵەوانن، ئەهلی فەڵەستین ئەنگۆ مەردی زۆرتان تێدایە، ئەنگۆ نمونەی جیهاد و تێکۆشانن. دوعا دەکەین خوای جان برایەکانمان، خوشکەکانمان سەلامەت کە و سەرکەوتنیان پێبەخشە، ئەو شەڕ و کوشتارەیە کۆتایی پێبێتن بە سەرکەوتنی مسلمانان ئەگەر بژمرن هەر بردراوەنا. گەورەترین تەمەنیات ئەوەیەکەوە ئینسان بە شەهادەت بیستۆ لای خوای گەورە و شەهیدیش خوای گەورە بە نسیبی هەمومان بکاتن، چونکە بەل الرەفیق الأعلا لە پێغەمبەری نازانمان فێربووینە، لە بلال حەبەشەکەش فێربووینە کەوا دەگوتی غەدەن سألتقي الأحبة محمدا وصحبا. دەرێم فزت رب الكعبة، پیرۆستان بی دەرەجەی شەهادەت. خوای گەورە عاقبەت خێرمان بکە، خوای گەورە لە دنیای بە تەندروستی ساغ بیمان ژێنیتن و تەمەنمان بەرەکەتدار بکاتن و پلەی شەهادەتمان بەنسیب بکاتن. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.